هەستێکی زۆر خۆشم هەیە دوای 3 ساڵ و 6 مانگ لە چاوەڕوانیە لە دەستی ئەم بەرپرس بوو ئەم بەرپرس هیچمان بۆ نەکرا بە جوهدی بەڕێز قایم خان شاهۆ عوسمان بە واژووی کاقوبات تاڵەبانی قەرەبۆکەمان بۆ بکرا و دەستخۆشیان لێ دەکەین زۆر سوپاسیان دەکەین. دیارە بەر لە هەموو شتێک بە سوپاسەوە بۆ جەنابی جێگری سەرۆکی حکوومەت جەنابی کاقوبات کە زۆر دڵسۆزانە لەسەر خەت بوو بۆ ئەم بابەتەوە پاشەوەی کە نووسراومان ئاراستە کرد و لەگەڵ جەنابیان کۆبووینەوە شەرحی و حاڵەمان بۆ کرد کە ئەو بەڕێزانە لەوێ زەرمەند بوون لە ئەنجامی سووتانی ئەو تەنکەرە و بەداخەوە شەید بووە کە بووە هۆی شەیدبوونی مامۆستایەک. دیارە ئەو خەمڵاندنی کە پێشتر کرابوو ئێمە بە نووسراو ئاراستەمان کرد خەمڵاندنەکەمان نردووە بە ڕێزی ئاراستەی وەزارەتی دارایی کردووە بەدەر لە نووسراو بە تەلەفۆنیش پەیوەندی لەگەڵ کاگڕابەر کرد بۆەوەی ئەو پارەیە خەرج بکرێەوە بە خۆشحاڵی ئەو پارەکە خەرج بوو پێم وایە دوێنێ قەرەبۆکان وەرگرتوێتەوە ئێمە ئەمە بەرکی سەرشانی خۆمانەزانین و داوای لێبوردنی شەکەین ئەگەر تەخیر بوو بێ چونکە ئەو هاوڵاتیانە مافی خۆیانەوە ئێمەش وەکو دام و دەستگاکانی حکوومەت ئەرکی سەرشانمانە کە بە دوای مافی هاوڵاتی بڕۆین و ئینشەڵا بەردەوامە بین لە خزمەتکردن لەم جۆرە خزمەتانە و هەر خزمەتێک بە دانیشتوانی ئەم شارە بە ئێمە بکرێت لە خزمەت